سڵای خواتان لەبێ بینەر عزیز و خۆشەویستەکان خۆشحاڵم لە دیدارێکی تازەی بەڕامەی گفتوگۆدا دێمەوە خزمەتان بۆ باسکردن لە تەوەری گرفتەکانی گەنج لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز ئەندازیار محەممەد ئەحمەد ماستەر لە بەڕێوەبردننی کاردا. کاک محەممەد بەخێربەی. سپاس کاکزانە. ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە مافەکانی گەنج بکەین، باس لە ئەو مافانی گەنج بکەین کە پێویستە لە هەر کۆمەلگایەکدا لەبەر دەستی هەر حکوومەتێکدا لە هەر بەڕێوەبردنێکدا بۆی دەستە بەرکرێ گەنج و مافەکانی چین. بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت کاکزانە بۆ سڵاو ڕێزم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بە فعلی کاتێ باز لە گەنجەکەین گەنج کائینێکی گرنگە و کاتێک کە باز وشەی گەنج دێتە یادمان و دێتە بەردەممان کائینێکی زۆر حەروک و بزاوت دێتەوە خەیاڵمان کە بەردەوام حەزی لە جوڵە و حرەکەیە، حەزی لەوەیە داهێنان بکە، حەزی لەوەیە چۆن بتوانێت گۆڕانکاری دروستکا لە نێو کۆمەلگا، حەزی لەوەیە کە چۆن بتوانێت ڕەنگە جیاوازەکان بگۆڕێت، چۆن بتوانێت خەیاڵ و خولیا و ئاواتی گەورە گەورەی لە خەیاڵا هەیە، دنیایەک وێنە دێتە بەرچاوی بە بەردەوامی هەر لە تەمەنی 14 ساڵ و 15 ساڵەوە دەبینین کە پێدەنێتە قۆناغی گەنجێتی خۆیەوە، دنیایەک خەیاڵ و خەون و وێنە دێتە بەرچاوی کار ئەکا بۆ ئەوی کە چۆن بتوانێت ئەمانە بێنێتە دی و لە واقعی عەمەلی خۆیان بەرجەستەیکە. بۆیە ئەم کائینە پڕ خەیاڵ و خولیا و وێنە جیاوازە و پڕ جوڵەیە پێویستی بەوەی کۆنتڕۆڵ بکرێت. کۆنتڕۆڵ نەک بە معنای ئەوەی کە بێیت ئەم حەز و خولیا و خەون و وێنە جیاواز و خولیای گۆڕانکاریانە کە بتکەیت و نەیهێڵی، بەڵکو بە معنای ئەوەی ڕێکی بخەیت و ئاراستەیەکی بە ئاراستەیەکی تەندروستانە بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانەی کە بۆ خودی گەنجەکە پێویستە و پاشانیش بۆ کۆمەلگە بەگشتی پێویستە. چونکە لە دوجارە گەنج با بڵێن توێژێکی نێو کۆمەلگایە، یەکێکە لە پێگەێنەرەکانی کۆمەلگا و کۆمەلگا بەبێبوونی گەنج واتایەکی نامێنێت و بەبێبوونی گەنج ناتوانێت داهاتوی خۆی بنیاد بنێ. بۆیە زۆر کات کە باز لە هەڵسەنگاندن نەکرێت ئەوەی کە پێوتە ئەسیسمنت بۆ کۆمەلگە جیاوازەکان، یەکێ لە ڕەگەزە سەرەکیەکان کە ئەبێتە بنەمایەکی سەرەکی بۆ هەڵسەنگاندنی کۆمەلگا واتە داهاتوی کۆمەلگا بریتە لە ڕێژەی گەنجە لە نێو کۆمەلگایە. ئەو کۆمەلگانەی کە گەنجتیانە ڕێژەیەکی بەرچاوی تایەوە ڕێژەکی بەرزە عادەتەن بە کۆمەلگایەکی گەنج و بە کۆمەلگایەکی بنیادنەر و داهات و گەشت ناوەمرێ. پێچەوانەکەشی بە هەمان شێوە تەندروستە. بۆیە زۆربەی کات دەبینین بە تایبەت وڵاتە پێشکەوتوەکانە کار لەسەر ئەوەکەن کە ڕێژەی گەنج زیادکەن. ئەگەر خۆیان نەتوانن وەکو خودی کۆمەلگاکی خۆیان زیادیکەن، هەوڵەدەن گەنج با بڵێن هاوردەکەن بیهێنن بە هەرێکێ لە هۆکارەکان لە نێو خۆیانە تاوەکو ئەم ڕێژەیە بەرزکەنەوە، چونکە لە دوجارە ئەو ئەرکانی کە بە گەنجانەکرێت بە جیاواز لە گەنجەکانی خۆیان ناکرێت. بۆیە دەگەڕێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزت کە ئەرکی حکوومەت و ئەرکی با بڵێن لایەنە پەیوەندیدارەکان، چونکە ئەوەی کە پەیوەستە بە گەنج و داهاتوی گەنج تەنها حکوومەت نییە، بەڵێ حکوومەت ڕەگەزێکی سەرەکی گرنگە لەوەی کە چۆن ئەتوانێت گەنج ئاراستە بکە و گەنج بنیاد بنێ و گەنج ڕێک بخە و ڕێخستنی کە باسمان کرد. بەڵام لە هەمان کاتە لایەنی سیاسیش، ڕێکخراوەکان، میدیاش، کۆمەلگە بەگشتی هەر هەمووی بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشان کە چۆن ئەتوانێت بنیاد بنێ. زۆر باشە کاک محەممەد، باسی گۆڕانکاریت کرد. دەبینین کە گەنج لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی ناومێت کراوە. دەتوانین بڵێن وێڕای ئەو ناومێدی گەنجیش هێشتا گەنجان سەرڕمی گۆڕانکارین لە هەرێمی کوردستان؟ ئەمە خاڵە گرنگەکەی مامۆستازانە. خاڵە گرنگەکە ئەوەیە بەڵێ ئەرکی گەنج چییە لەو کۆمەلگایانەی کە بێهیوا ئەکرێن، مافەکانیان دەستەبەر ناکرێ، ڕەوڕەوەی بەڕێوەبردننی کۆمەلگا تەندروست نییە، تەماعن پشکێکی باشیش بەرگەنجەکانیشەکەوێ. ئالم حاڵەتەیە گەنج پێویستی بە چی بکە کە ئەمە واقعی کۆمەلگەی ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە. حکوومەت بەرپرسیار نییە، بەرپرسیارەتی ناگاتە ئەستەی خۆی، حیزبەکان تا ئەندازێ، ڕێکخراوەکان لەوانەیە میدیا وەکو پێویست نەبێ، کۆمەلگە بەگشتی بەرپرسیارەتی گەورە هەڵناگرێت بە تایبەت لە سەر و هەمیانەوە کە حکوومەت بەرپرسیارەتی سەرەکی هەیە. ئەلێرە ڕۆڵی گەنج دێتە پێشەوە کە گەنج ئایا چی بکە لەم واقعەیە؟ بێدەنگ بێت لی، پشت هەڵکالی، جێی بێڵێ، ڕابکە، تەسلیمی بێ، یا نەخێر پێچەوانەکەی گەنج کە ئەڵێن بزاوتی گۆڕانکاریە، گەنج دنیا خەو و خولیای هەیە، چۆن ئەمانە بەدەست بێنێت. ئەمە بەڕاستی
بریتێ لەو خاڵە جەوهەری کە گەنجان بەتابەت لەو کۆمەڵگەی ئێمە کە یەکجار ڕەشببینی و ناومێدی و ناڕەحەتی باڵی کێشاوە بەسەر هەموو شەریحەکان نەک تەنها گەنج هەموو کۆمەڵگەی ئێمە ئەلێرە ئەرکی گەنج ئەوەیە کە سەر هەڵبڕێ و جوان بڕوانێتە بەردەمی خۆی و ئیش بکات و ناومێد نەبێت لە بەرامبەر چی لە بەرامبەر ئەو هەموو ڕەشببینی و ناومێدی کە لە کۆمەڵگای ئێمە بەربڵاو بۆتەوە بەڵام لەم حاڵەتەیە گەنج پێویستی بە کۆمەڵێک میکانیزمی تەندروست هەیە کە چۆن ئەتوانێت ئەم هەنگاوانە بنێت و تەسلیمی ئەم واقعە نەبێت بەداخەوە زۆربەی کات ئەو ڕەگەزانەی کە باسم کە لە کۆمەڵگایەت ئیش ئەکەن لەسەر ئەوەی کە گەنج ناومێتترکەن بێهیواترکەن و لە نەتیجەشا گەنجی ئێمە بەداخەوە لەوانە بڵێم نیسبەتێکی زۆریشی تەسلیم ئەبێ بەم واقعە و ملکەچ ئەکا بۆ ئەم واقعی کە هەیە و خەو و خولیاکانی و داهاتوی خۆی لە لای شتێکی بچکۆلە ئەبێتەوە زۆر کات لێی ڕائکا بەجێ دێڵێت بۆیە ئەرکی گەنجەکانی ئێمە ئەوەیە لە کۆمەڵگای ئێمەیە کە نەخێر ڕوبەڕووی ئەم واقعە بنەوە و بیگۆڕن چۆن ئەیگۆڕن ئەمە پرسە ئەمە قسەیەکی زۆر گرنگە چۆن ئەیگۆڕن تەمان گۆڕینیش ئالیەتی و میکانیزمی خۆی هەیە بۆ گۆڕانکاری چ گۆڕانکاری سیاسی چ گۆڕانکاری کۆمەڵایەتی چ گۆڕانکاری فەرهەنگی و ڕۆشنبیری هەموو ئەمانە بەیەکەوە بەڕاستی پێویستی بەوە هەیە گەنج بە دنیابینیەکی فراوانەوە هەوڵبا بۆ گۆڕینی گۆڕانکاری سیاسی لە وڵات تا چۆن نەبێت تەنها بە وێرانکردنی وڵات نابێت چونکە لە دوجارە ئەم وڵاتە بنیاد نادرێتەوە بۆ نمونە ئێمە با بڕین بیشکێنین وێرانیکەین ئینتیمانەمێنێ بۆ وڵاتێکی ئێمە بەداخەوە حکوومەت و حیزب تا ئەندازەیەکی زۆر ئەتوانم بڵێم طبعا کەڵم حیزب یعنی بەسم بەشێکی ئەو حیزبانی کە ڕەوتی دەسەڵاتی ئەم وڵاتیان بەدەستەوەیە خەڵکیان ناومێت کردووە گەنجیان ناومێت کردووە هیچ تاوانێکی هەیە لەوەی کە ئینتیمای بە وڵاتەکە نەمێنێت طبعا گەڕانەوەی شوناس بە دەرەجەی یەکەم ئەرکی لایانی پەیوەندیدارە دەبێ هەوڵدا شوناس دروستکاتەوە بۆ تاکەکانی کۆمەڵگە لەو نێوەندەشا گەنجێک کە هەز بکە خاکەکەی خۆی خۆش بێت خەڵکەکەی خۆی خۆش بێت داهاتی وڵاتەکەی خۆش بێ نەک یەک پارچە لعنەتی هەموو ئەم شتانە بکاکە لە واقع ئەمە چۆن بەڵێ ئەم ڕەشببینیە لە دەرەوەی گەنج بۆ گەنجەکان دروست ئەکرێ بەداخەوە بەڵام من پەیامەکەی من بۆ گەنجان ئەوەیە کە لەناو ئەم هەموو ڕەشببینی و جەنجاڵی و ناومێتکردنەیە ئەو تەسلیمی واقعەکە بێ نەخێر گەنج دەبێ ورە و هێز و توانای هەبێت کە چۆن ئەو واقعە بگۆڕێت و چۆن گۆڕانکاری دروستکات گۆڕانکاری سیاسی فەرهەنگی ئەشکرێت ئەمەش بابەتێکی مستەحیل نییە مامۆستازانە دەبینین هەر لەناو کۆمەڵگەی خۆمانە لەناو ئەم واقعی کە هەمومان باز لەوە ئەکەین بەڵێ واقعێکی بنیادنەر نییە تەندروست نییە بەڵام گەنج لەناو ئەم کۆمەڵگای ئێمەیە توانیوێتی پێ بگات دروست ببێت لە ناو کایی سیاسی لە ناو کایی سەقافی لە ناو کایی حتا بازاڕە لە ناو ڕاگەیاندنە ئەگەر هەر یەکە لە منوت و ئێستا دەستکەین بە ژمارنیان بەدەیان لەوانەیە گەنج بژمێرین لە کایە جیاواز و سێکتەرە جیاوازەکانە کە توانیوانە تەفەوق بکەن و ئەو فرسەتانی کە هاتوۆتە بەردەمیان بیقۆزنەوە و خۆیان بەڕاستی خۆیان بسەلمێن و بسەپێنن لە ناو کۆمەڵگە زۆر باشە کاک محەممەد بابەتێکی دیکە کە جەناوت بە شێوەیەکی گشتی ئاماژەت پێدا کە بریتە لە بێئومێدکردنی گەنج لەلایەن دەسەڵاتەوە لایەنێکی دیکە ئەو بێئومێدکردنە بریتە لە زۆر جار بەریەکەوتنی هێزە سیاسیەکان کە کاراکتەرەکانی نێو ئەو بەریەکەوتن یاخود ئەو شەڕی ساردە بریتین لە گەنجەکانی ناو پارتە سیاسیەکان کەواتە ئەو جۆرە لە ململانێ ناشەریفانەی کە پارتە دەسەڵاتدارەکان بە گەنجانی ئەکەن لە نێوان خۆیاندا تا چەندە ئایندەی گەنج دەخامەتە مەترسیەوە تا چەندە بابەتە گرنگەکانی مافی گەنج بەلا ڕێدا دەبات بەتەکید کە من لە بدایەتەوە باسمان کرد کە ئەم کائینە پڕهێز و بزاوتە ئەگەر باش ئاراستەی نەکەی کارەساتی لێ ئەخڵقێ بۆیە ئەو ئاراستەی کە جەنابەت باسی ئەەکەی کە لەناو کۆمەڵگەی ئێمە بەڵێ بە فعلی وجودی هەیە و ئاراستە ئەکرێن بەرەو ئاراستەی ناتوندروست زۆر کاتیش بە قەستە ینی بە قەستە بۆ ئەوەی بەڕاستی گەنجانی ئەم وڵاتی ئێمە سەرقاڵکەن مەشغوڵکەن بە شتەی هەڵەوە بە ئاراستەی هەڵەوە تاوەکو لە دوجارە ئەم گەنجە بیر نەکاتەوە و ناڕزایی دەرنەبڕێ بەرامبەر ئەو حاڵەتە ناتەندروستی کە ئەو دروستی کردو ئەو فەرمانڕەوایە دروستی کردووە بۆیە زۆر کاتەمە نەزەڕێکی میکیاڤیلیە کاڵێ سەرقاڵی کە مەشغوڵی کە بابیر لە تۆ نەکاتەوە بۆیە ئەم سیاسەتە بەداخەوە لە وڵاتی ئێمە وجودی هەیە سەرقاڵی کە مەشغوڵی کە ئاگای نەمێنێت جا سەرقاڵکردنەکە یا بە برسیکردنێتی یا بەهێنانی کۆمەڵێک وەسائلی ڕەفاهیەتی بێکۆنترۆڵە لەگەڵ ئێمە لەگەڵ وەسائلی ڕەفاهیەتیان مەز کاتێکە بە بێکۆنترۆڵە بێ ئاراستەکەی ناتەندروست ئەبێ کردنەوەی کۆمەڵێک قەنەوات و شێوازی جیاجایە یاخود بێئومێدکردنێتی بە تەواوەتی کابرا ئەبینێت تەعین نابێ هەلی کاری بۆ نادۆزرێتەوە زەواجی پێ ناکرێت شوێنی نیشتە جێبوونی بۆ دابین ناکرێت هەلی خوێندنی وەکو پێویست نییە هەموو ئەمانە ئەم بێئومێدکردنە وای لێ ئەکا ئیتر سەرقاڵێکی بۆ دروست ئەەکە یا ئەو تا جێ دێڵێ
یا کاتەکانی خۆی لە کافتریا و لە نادیەکان و لەسەر شەقامەکان و لەم شوێنانە بەسەر ئەبات بۆیە ئەبینیت ئەمە حاڵەتێک دروست ئەکا کە ئەم گەنجە بەڕاستی بیر نەکاتەوە لەوەی کە پێویستە ئەم ئەرکێکی هەیە لە نێو کۆمەلگاکە تەنها بەرپرسنێ لە خۆی ئەرکێکی بەوە هەیە کە واقعێکی ناتەندروست لە وڵاتەکەی خوا هەیە ئەم بیگۆڕێ و کائینێکیش بێ لە بنیادانە. بڵێ ئەندازیار بابەتێکی دیکە هەیە کە بریتە لە بێهۆشکردنی گەنجان لە ڕێگەی فیلم و دراما و ئەو بابەتانەی کە کۆمەڵێک لە کەناڵەکان بەبێ گوێدانە هەست و نستی گەنج و ئایندەی گەنج و ئەو ئەرکە گرنگەی کە گەنج لە سەرشانەتی پەخشی دراماکانیان دەکەن وەک ئەوەی کە دەبینین ڕاگەاندن لایەنێکی بریتە لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا و هۆشیارکردنەوەی گەنجان بە شێوەیەکی گشتی بەڵام بەشێک لەو دەستگا میدیایانە گەنجان بە شێوەیەک ئاراستە دەکەن کە بریتە زیاتر هەستەکانیان دەوروژێنن زیاتر بەلاڕێیاندا دەبن زیاتر بە دیار شاشەکانی خوانیانەوە دەیهێڵنەوە بۆ کۆمەڵێک بابەت و گرتە ڤیددیۆی بێ ئامانج ئەمە تا چەند زیان لە توانە گەورەکەی گەنجان دەدا کە کۆمەلگا چاوەڕێ دەکات. بە تەکید ئەمە تاقێکی یەکجار زۆری گەنج بە فیڕۆەیە بەڵێ هەموو تاکێک لە کۆمەلگایەوە تایبەتیش گەنج پێویستی بە هەندێک وەسائلی تەرفیهی هەیە هەمومان متفقین لەسەرەوە بەڵام کاتێ ژیانی یەک پارچە بوو بە وەسائلی تەرفیهی ژیانی یەک پارچە بوو بۆی سەرقاڵکردنی بەمەوە و شتەکانی تری لە یاد کرا بە تاکید ئەم گەنجە با بڵێن ڕێگایەکی هەڵا ئەگرێتە بەر و حاڵەتێکی ناتەندروست بنیادەنێ بەڵێ ئەگەر کاتێکە تۆ بەرنامەت بۆی نییە یاخود بە پێچەوانەوە بەرنامەت بۆی هەیە بەڵام بە ئاراستەیەکی ناتەندروست و سەخەتە ئەم گەنجە لە گەنجێکی بنیادنەری داهێنەرەوە دەبێتە گەنجێکی بەکاربەری ئەبێتە بار بەسەر کۆمەلگاوە بار بەسەر خێزانەکەی بەسەر کۆمەلگا تەنان بەسەر حکوومەتیشەوە لەبەر ئەوە تۆ زۆر مهمە حکوومەت لایەنی پەیوەندیدار ڕێکخراوەکان ئیش بکەن لەسەرەوەی چۆن ئەم گەنجە ئەم هێز و تواناوزەیە کە هەیەی بەکار بهێنرێ بۆ بنیادنانی کۆمەلگا ئەگەر نەتوانی ئەمە بکەیت بە تەکید تاقەکە بە چی وەڕوا تاقەکە بە حاڵەتێکی ناتەندروستیەوە بە ئەو کاتە گەنجەکە دەبێتە بار بەسەر کۆمەلگاکەوە و دەبێت هەموو کار بکەین کە چۆن بتوانین ئەم گەنجە بێین و حاڵەتە طبیعەکەی خۆی بۆیە دەبینین لە وڵاتانی پێشکەوتوو قەنەواتی جیاواز ئەدۆزرێتەوە بۆ گەنجان قەنەواتی جیاواز ئەدۆزرێتەوە تاوەکو ئەم گەنجە سەرقاڵ بکرێت بە خوێندن بە وەرزش بە کارکردن بە مەراکزی بحوسی جیاواز ئەم گەنجە کە توانە و لێهاتوویەکی هەیە ئەبرێ لەوێ هەوڵە درێ ئەم توانە و لێهاتووی سوودی لێوەربژیرێ بۆ خۆی بۆ کۆمەلگاکەی ئەم وەسائلانێتیە بەکارهێنرێ تاوەکو ئەم گەنجە وزەکانی خۆی بەکار بهێنێت طبعاً ئەمەش کاک مامۆستازانە ئەمەش با بڵێن ئەم عملیەیە بەڕێوەبردن و ڕێخستنی تاقەی گەنج پرۆسەیەکی زۆر وردە و پرۆسێکی زۆر درێژخایەنە تەنها بەوە نابێ ئێمە لە نقطەیەکە بەڵکو هەر لە قۆناغی خوێندن و پەروەردەوە دەبێت تو ئەم گەنجە بنیادی بنی لەو دارا دووداریە و لەو مادە تعلیمی کە پێی دەوترێت تا پەروەردەکردن و ئاراستەکردنی لە یەکەکانی خوێندنە دواتر ڕاگەیاندن چ ڕۆڵێک ئەبینێ لە نێو کۆمەلگایە دواتر ئەو سێکتەرانی کە حکوومەت هەیەی چۆن دەتوانێت تاقەکانی گەنج بەکار بهێنرێ هەموو ئەمانە بەیەکەوە عملیەکی متەکاملن ئەتوانێت گەنجێکی تەندروست دوای 15 ساڵ 20 ساڵی تر بەرهەم بهێنێ بە کۆمەلگا بەڵام نقطەیەک بەتەنیا هەڵبژێرین پێمان وابێت تەنها با بەڕاگەیاندن ئیش بکا لەسەر ڕێخستنەوەی گەنجان دەرەنجامێکی ئەو تۆی نابێ یا بە تەنها با ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئیش بکەن یا تەنها بەتەنیانە ئەمە کایەکی متەکامیلە بێ هەر هەموو بەیەکەوە حکوومەت و حیزب و ڕێکخرا و ڕاگەیاندن و کۆمەلگا هەر هەموو بەیەکەوە ئەتوان ئەم دائیرێ تەواو بکەن بۆ بنیادنانی گەنجێکی تەندروست. بەڵێ معلومی جەناب ئێمە لە هەرێمی کوردستان وەزارەتی ئەمکان هەیە بەنای وەزارەتی پلاندانان و جەنابیشتان پسپۆریتان هەیە لە بەڕێوەبردننی کاردا پێتان وایە تا چەند ئەم وەزارەتە لە پۆلێنکردنی ئەو ئەرکانێک کە پێویستە لایەنێکی دیاریکراو لە حکوومەتدا بگرێتە ئەستەوە لە بەرامبەر دابینکردنی مافەکانی گەنجان لە قۆناغە جیاجیەکاندا شتێکی وای کردووە یاخود ئەوەی کە جەنابەت هەستی پێ بکەی لە هەرێمی کوردستان شتێکی لەو جۆرەمان هەیە بەداخەوە ئێمە مەسەلەی پلان و وەزارەتی پلاندانان تەنها لە وڵاتی ئێمە لە وڵاتانی کە ئیدارەکەیان و مؤسساتەکان ئیداراتی بیرۆقراتی و کلاسیکی و قەدیمن و مؤسسە ڕۆڵی خۆی نبینێ پلان تەنها نووسراوێکە و لەسەر ڕەفەکان نامێنێتەوە بەداخەوە بەڵێ لە هەرێمی کوردستانە وەکو بابەتی نەزەری وەزارەتی پلاندانم پلانی هەیە وەزارەتەکان هەیەە مؤسساتەکانی تر هەیەە پلانی 1 ساڵی 4 ساڵی 5 ساڵی تەنای 20 ساڵیش هەیە و نووسرا و کۆمەڵی پسپۆر هێنرا و کاتێکی زۆریتیا بەسەر بڕاوشتی باشی تایە بەڵام لە دوجارە ئەمانە تەنها شتێکی نەزەری و لەسەر ڕەفەکان ماوەتەوە لە مەیدانە لە بواری عملیە ئێمە بە پلان ئیش ناکەین
ئەگەر بە پلان ئیشمان بکردایە نەک گەنج بارودۆخی ئەم وڵاتە لە ڕووی اقتصادی لە ڕووی بنیادنان لە ڕووی پیشەسازی لە ڕووی کشت و کاڵی لە هەموو سێکتەرە جیاوازەکانەوە بم بارودۆخە نەئەگەیشت کە ئێستا ئێمە پێی گەیشتوین لەو نێوەندەشا گەنج لەوە ئەچێت با بڵێن جزئێکی زۆر کەمی داگیر کردبێ لە خەیاڵ و لە خەیاڵدان و لە بەرنامەی حکوومەت و سێکتەرە جیاوازەکانە بەناو هەیە بەڵێ وجودی هەیە و هەموو باز لەو ئەکەن کە گەنج گرنگە و پێویستە و داینەوەی کۆمەڵگایە و دەبێ هەمومان بەڵام لە بواری عملی واقعیە تۆ چۆ ئەمە وجودی نییە بۆیە پلان ئەم پلانێک کە هەیە ئەگەر ئەم پلانێکی متەکامیل نەبێ واتە سیاسەتی کارکردنی حکوومەت بە ئاراستەی ئەمە نەبێ کە ئەڵم سیاسەتی کارکردنی حکوومەت واتە ئیشەکە تەنها لە وەزارەتی پلاندانانەوە تەواو نابێ بەڵێ وەزارەتی پلاندانان پلاندانێ بەڵام ئەبێ دارایی بودجێ بۆ جێبەجێکە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئالیەتەکەی بۆ دابنێ ئەبێ وەزارەتی کشت و کاڵ و سناعە هەلی کاری بۆ بێنێ یعنی هەموو حکوومەت و سیاسەتی حکوومەتەکە هەمووی بەیەکەوە ئەتوانن ئەو دائیرێ تەواوکەن و گەنج ببێنە حاڵەتێکی تەندروستی وەزارەتی پەروەدە وەزارەتی خوێندنی باڵا هەموو بەیەکەوە توانن بەڵام تەنها بڵێ وەڵام من پلانێکم هەیە و باسی ڕۆلی گەنجم کردووە یا لە زۆربەی هەش کابینەی حکوومەتی هەرێم دروست بۆ ئێستا بەرەو کابینەی نوێم ئەڕۆین لە هەر هەموو بەرنامەی کاری ئەم هەش کابینی ڕابردوو سێریکەی بەڵێ تێهاتی بە خاڵ باسیەوەکەن کە ئێمە پێویستە گەنجان سوودیان لێ ببین و داینەمەی کۆمەلگان و فلان بەڵام بە عملی بە واری عملی کارێکی جدی بۆ نەکراوە یا هەندێک جار کە کاریش کراوە هەندێک پارش لێرە و لەوێ سەرف بکراوە بێ بەرنامە و بێ پلان بۆ نەیتوانی و ئامانجەکەی خۆی بپێکێ بۆ خزمەتی گەنجان زۆر باشە ئەندازیار دەبینین کە لە ساڵانی ڕابردوودا پێش ئەوەی کە هەرێمی کوردستان بکەوێتە ئەم قەیرانەوە نزیک بە 6,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان بوونی هەبوو هەموو ئەمانش پێویستیان بە دەستی کار بووە کرێکاری بیانیان هاوردەکردووە لە فلیپینی لە بولگاری لە بەنگلادیشی و هەتا دوایی لە هەرێمی کوردستان کۆمەڵە خەڵکێکیش بێکار بووە و لایەزالیش بێکار ماوەتەوە ئەوەی کە واقعەکە هەیە گەنجانی ئێمە حەزیان بە ئیشکردن نەکردووە یاخود کۆمپانیەکانی خۆمانن تەنانەت گەنجانی خۆمانیان وەکو کرێکاریش بەکارنێنەوە بەتەکید ئەمە محورێکی زۆر گرنگە لە ئیشەکانی حکوومەت ئەویش ئەوەیە کە چۆن بتوانێت کەرتی گشتی لەگەڵ کەرتی تایبەت ئەم دوانە هەرێکە ڕۆڵی خۆی پێ بدە بە تایبەت ئەوەی کە خزمەت بە کۆمەلگا ئەکا لە دنیای ئێستای پێشکەوتووە ئەوەیە کە تۆ کەرتی تایبەت ئەکتیڤ بکەیت و ئیش بکەیت لێوە ئەتوانی کۆمەڵشتی زۆر گەورە بنیاد بنێ باز لە شتەکانی تر ناکەن ئەوە کە تایبەتە بە گەنجان ئەگەر کەرتی تایبەت نەبێت گەنج ناتوانرێ هەلیکاری بۆ دروست بکرێت لە نێو کۆمەلگادا چونکە حکوومەت نات لە هیچ شوێنێکی دنیا لە هیچ حکوومەتێکی دنیا نییە حکوومەت بتوانێت ئیستیعابی هەموو ئەو گەنج و خەڵکە بکاکە لە نێو هەمووی بێنێت تەعینی کاودای مزرێنێ و موچەی بۆ بڕێتەوە هەلیکاری بۆ یعنی لە ناو کەرتی گشتیەکەنە پێ ئەوترێ حکوومەت لەوێ بەکاری بهێنێ نەخێر لە هەموو دنیاە حکوومەتەکان ئیش لەسەر ئەوکەن کەرتی فعل تایبەت ئەکتیڤ بکەن چالاشی بکەن دوجار بێنن ئەم گەنجانە لەوێ کاری پێ بکەن و بەکاری بهێنن لە هەرێمی کوردستانە ئەمە بەڕاستی زۆر لاوازە و هەتاوەکو ئەم بابەتە ئەکتیڤ نەکرێ ئێمە قەیران بە قەیرانی تر ئەسپێرین و کێشەکانمان سەبارەت بەوەی دروستکردنی هەلی کار و هێنانە پێشەوەی گەنج بۆ نمونە خەڵکێک هەیە پێی وایە کە وڵا گەنجی وڵاتی ئێمە تەمەڵن وڵا گەنجی ئێمە خۆیان ئیش ناکەن ئەم قسەیەکی تەندروست نییە بۆ تەندروست نییە هەمان ئەم گەنجەی کە لە وڵاتی ئێمەیە کە ڕوا بۆ وڵاتێکی ئەوروپی هەموو جۆرە کارێک ئەنجامەدا و تواناشی هەیە و ئیشیش ئەکا کاتژمێرەکانی کارەکەی زیاتریشە کاتژمێری کاری زیاترە ئیشەکەی قورسترە و هەموو جۆرە ئیشێکیشەکە بەس خێرە ئەم گەنجە لە وڵاتەکەی خۆیان ناتوانێت ئیش بکە ئەم گەنجە هەرم تاقەیە کە لەوێ ئیش ئەکا بەڵام تۆ نەتوانی ئەم تاقەی لە وڵاتەکەی خۆدا بەکاری بێنی گەنج ئێستا لە وڵاتی ئێمەیە ئەوێ ئیش بکە بڕوا لە چۆ ئیش بکات لە چ کۆمپانیایەک لە چ دام و دەستگایەکی تایبەت چ جۆرە ئیش بکە ئەرکی حکوومەتە ئەرکی با بڵێن دەسەڵاتە بەگشتی لە هەر وڵاتێکە بێت هەلی کار بدۆزێتەوە ئەگەر هەلی کاری دۆزیەوە خەڵک نەچوو ئیشی کرد ئەوە توانین گلەی لە گەنجام بکەین لەم ئەم ساڵ و ساڵی پار پێم وای بە ڕێکخراوێکی ئەڵمانی هاتە ئەم وڵاتەوە 4-5 گەنجی وەرگرشتی بەسیتی پێکردن بۆ چەند مانگە عەقدی پێکردن ئەمان بینی پاڵپاڵێن و گەنجێکی زۆر ئەچوو ئیشیە کرد بۆ پارێکی زۆر کەمیش 200,000-300,000 لە مانگێکە بەڵام ئامادە بوو ئەچوو هەموو جۆرە ئیشێکیشی تیا ئەکرد لەبەر ئەوە تۆ نەتوانیوە ئەم گەنجە هەلی کاری بۆ بدۆزیتەوە لە هەمان کاتە نەتوانیوە بنیادی گەنجەکە بە حاڵەتێکی تەندروست بنیت چونکە تۆ نابێت گلەی لە گەنج بکەی لە کاتێکا تۆ نەتوانی بە باشی پەروەردەیکی موسساتی پەروەردەی تۆ موسساتی تعلیمی تۆ وەکو پێویست نەیتوانیوە ئەم گەنجە بکاتە گەنجێک کە ئیشکەر بێت
ئینتیمای هەبێ شوناسی هەبێ بی لە داهاتوی وڵاتەکەی خۆی بکاتەوە ئەوە تۆ هەڵی لە بنیاد لە پەروەردەکردنی گەنجەکەی ئەمە لەلایەک کەمە جانبێکی یەکجار گەورێ تا ئێستاشی لەگەڵا بێ لە وڵاتی ئێمەیە ئەمە زۆر لاوازە زۆر ضعیفە مؤسساتی تربیە ئەوەی کە پێوتێ وەزارەتی تربیە لەگەڵ وەزارەتی تەعلیمی عالی ئەمانە بەڕاستی ڕێزم هەیە بەبێ بەرنامە ئیش ئەکەن دەیوەرن هەموو خەڵک لە مەکتەب دانێن ئەچێتە 6 تەخەڕوجەکە بڕۆ بە جامیعە و تەخەڕوجی کرد بڕۆ بە ماڵەوە ئەمە بنیادنانی کۆمەڵگە ئاوا ناکرێت بەڵکو ئەرکی وەزارەتی پەروەردەیە ئەم مناڵە لە ڕەوزەوە لە باخچەوە کە ئەچێتە سەرەتایی فێری بکە لە مێشکیا لە دەرونیا لە هەڵسوکەوتیا بابەتی شوناز بابەتی وڵات بابەتی کار بابەتی بنیادنان ئەمە دەبێت سلسلەیەکی متەڕاکیمە بێ کۆ دروستیکەی کە ئەم کەلتور و ئەوکە پێوتە کەڵچەرە لە ناو با بڵێن تاکی خۆتا دروست کرد لە کۆمەلگاتە دواتر مەرحەلەی دووەم کە دەست پێەکە بریتێ لە مەرحەلەی ئینتیما دروستکردن بووی ئینتیما چۆن دروست ئەبێ کاتێک کە تۆ وڵاتێکت هەیە گەندەڵە دزیتایە شەریحەیەکی زۆر کەمی کۆمەلگا کە چوونەتە دەسەڵاتەوە یا لە حیزبی سیاسیان گەشتونەتە کەشکەلانی فەلەک و مناڵەکانیان های لایف ئەژین و جوانترین سیاریان پێ بەشێکی زۆری کۆمەلگاش واتە ئەم جیاوازی تەبەقیە بەشێکی زۆری کۆمەلگاش ئیشی دەستناکەوێ پاری کارتی مۆبایلەکەی پێ نیە کاوەتی ئەم جیاوازی تەبەقەی کە دروست بوو کەمینەیەک لە ئاسمان و زۆرینەیەک لە زەوی ئەو کاتە ئینتیماش لاوازە بێ بۆ وڵاتەکە گەنجێ بیرە کاتۆڵی کاکە من چی وتا کوڕی فلان مەسعود کوڕی فلان کەس کوڕی فلان کەس چۆن ئەژی من بووە ئەمەش تۆ نەتوانیەوە بێ ئەم عملیەش چارەسەر بکەی ئەم بابەتە چارەسەرکەی پاشان مەرحەلەی سێم کە زۆر گرنگە ئەوەیە کە کەرتی تایبەت باسمان کرد ئەکتیڤی ئەەکەی و هەلی کار ئەدۆزیتەوە بۆ کۆمەلگا هەلی کار ئەدۆزیتەوە بۆ گەنج ئەبێت تۆ هەلی کاری بۆ بدۆزیتەوە هەلی کاری بۆ نەدۆزیتەوە گەنج لەشو ئیش بکات زۆر باشە باسمان لە بابەتی کەرتی تایبەت کردووە دۆزینەوەی گەنج لە مەیدانەکانی کەرتی تایبەتدا بەڵام دەبینین کە بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی کارکردن لە بازاڕیشدا دیسان کۆنتترۆل کران لەلایەن سەرمایه‌دارەکانی سەربەهێزە دەسەڵاتدارەکانەوە بۆ نمونە ئەگە گەنجێکی وەکو ئێمە بڕوا کۆمپانیایەکدا بمەزرێنێ پشکێک بکرێ بەرپرسێکی دەسەڵات لەولاوە دەبێ بە شێوەیەک ئۆکەی بۆلەکە کاتێک کە پشکێکی بەرکەوێت ئەمە تا چەند گەنجان لە هێزی کار لە بزاوتی ئابووری بازارەکان دوور دەخاتەوە بەتەکید ئەمە ئەو با بڵێن ئەگەر ناوی لێ بنم ئەو سەقەتیە کە باسمان کرد ئەوەیە کە تۆ شتەکان هەمووی ناتەبیعین یەکێکی لە ناتەبیعیەکان ئەوەیە کە جەنابەت باست کرد شتەکان احتیکار کراو لەلایەن کۆمەڵی خەڵکەوە چوونە ناو کەرتی تایبەتیشەوە ئێستا بۆتە لەسەر ئەساسی بەشێکی با نەڵێن بە تەعمیم بەڵام بەشێشی تا ئەندازێ زۆریشی لەسەر ئەساسی ئینتیمای سیاسی و ئەوانە خەڵک وەرەگرن من بیستومە لە هەندێ مۆڵی ئەم وڵاتی ئێمە بینی مۆڵ کابرا ئەڕات خزمەت گوزاری بکە ئەڕات ئیش بکە لە دوکانێکە لەسەر ئەساسی ئینتیمای سیاسی وەری ئەگرن لە ناو مۆڵەکانی ئەم وڵاتی ئێمەیە لە بەشێشی مۆڵەکانی ئەم وڵاتی ئێمە ئەم دیاردەیە وجودی هەیە واتە فلانگەج بەڵێ کەفاءەکەی تیا تواناکەی تیا بەڵام دەبێت تەسکیە بکرێت لە شوێنێکەوە لە لقێکەوە لە مەڵبندێکەوە لە شوێنێکی سیاسی و بۆی وەربگیرێ شوێنێک پاکاتەوە بۆی شوێنێک پاک بکاتەوە لە ناو مۆڵێکە یا کارمەندێکی زۆر ئاسایی شاگردی دوکانێک بێ لە ناو مۆڵێکە ئەم بۆ شتەکانی تریش تەندروست یعنی وجودی هەیە ئەم بابەتە ئەمە خۆی بۆ خۆی حاڵێکێکە لە حاڵەتە ناتەندروستەکان کە وڵاتی ئێمە بین بەڵام لەگەڵ ئەوەشە ڕەخساندنی هەلی کار لە کەرتی تایبەتە تا ئێستا لە وڵاتی ئێمە زۆر لاوازە زۆر ضعیفە و ئێمە یاساکانمان هەڵیتە سەبارەت بە کەرتی تایبەت حتا ئەبێت لە یاساوە ئەمانە معالەجە بکرێ واتە کۆمپانیایە کە دێتە ئەم وڵاتە ئەگەر کۆمپانیایەکی دەرەوە بێ کۆمپانیایەکی ناوخۆی بێ بە یاسا تا ئێستا ڕێک نەخراوە کە چەندێک لە کارمەندەکانی ئەجنەبی بن چەندێکی خۆماڵی بن و چی پێویستە ئەجنەبی بینێ چی پێویستە خۆماڵی بێنێ یعنی دەبینین کۆمەڵە تاقی باش لە وڵاتی ئێمە هەیە بەڵام کابرایەک لە جنوبی ئەفریقاوە لە بەنگلادیشەوە لە وڵاتێکی تری ئەم دنیایەوە هاتووە لە فلان کۆمپانیا ئیش ئەکا بە معاشێکی زۆر باش بەڵام لە مقابلیشە هەمان تاقەی خۆماڵی لە وڵاتی ئێمە هەیە بەڵام شەریکەکە وەری ناگرێت لەبەرەوە دەبین ئەمانە جارە بێت لە یاسا و معالەجەی ئەمانە بکەین لە هیچ شوێنێکی دنیای نییە کۆمپانیایەک تۆ بڕۆ لە ئەڵمانیا ئیش بکە بڕۆ لە بریتانیا ئیش بکە لە هەر وڵاتێکی ئەوروپی دنی پێشکەوت و ئیش بکە یەکسەر یاسا بەسەر تا ئیجبارەکە تۆ ئەوەنە مۆزەفت هەیە چەنی لە دەرەوە ئەهێنی چەنی لە ناو ئەهێنی چۆنە حقوقی ئەم مۆزەفە چۆن پارێزراوە ئەمانە تا ئێستا وجودی نییە بە یاسا ڕێک نەخراو دەبێ معنی بەڕاستی بەشێکی زۆری ئەمانە مراجعی تیا بکرێتەوە پاشان تەشجیعکردن لەسەر دروستکردنی شەریکات لە وڵاتی ئێمەیە واتە ئەو خاڵی کە باسمان کرد ئەکتیڤکردنی کەرتی تایبەت چونکە ئەگەر شەریکات زۆر نەبێت و شتەکان حکوومەت نەیسپێرێ بە شەریکات ئەو کاتە بینی هەلی کاری ژۆک و پێویست ناتوانانی بڕخسێنی زۆر باشە
دیاردەیەکی کە کەم تا زۆر لە هەرێمی کوردستاندا باوە لێرە و لەوێ کۆمەڵێک گەنجی بەتوانە و بەهرەمەند دەستیان کردو بە داهێنان خۆیان داهێنانیان کردووە بەو ئامێر و کەلوپەلە سادانەی کە لە حەوشەی ماڵەکەی خۆیاندا هەیە بەڵام دەبینین کە لە ساڵانی ڕابردوو بە بیانووی تۆ جیاوازی و ئەو جیاوازە و من جیاوازم کۆمەڵی خەڵک لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا بە شێوەیەکی تەخشان و پەخشان بڕێک پارەی باشیان پێدرا لەسەرەوەی کە ئەوانە جیاوازن لە کۆمەلگا و داهێنانیان کردووە لەگەڵەوە کە هیچ داهێنانێکیشان نەکردو خەڵکانی ئاسایی ناو کۆمەلگا بوون. ئەم بابەتە ینی پشتگوێ خستنی گەنج لە ئەنجامدانی داهێنان کە لە داهاتوودا نەوەیەک چاوەڕوانی ئەم دەستی بەرهەمهێنە دەکات چ زیانێک لە کبکردنەوەی توانای گەنجانی دوای خۆی دەدات. بەتەکی دێمەمام سەزانە کۆمەڵێک گەنجی زۆر باشی بەهرەمەندمان لە وڵاتە هەیە و کۆمەڵک شتی باشیشیان دروست کردو زۆربەی کار لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە دەبینی فڵان ئامێری دروست کرد فڵان ئەو فڕۆکەیەکی دروست کرد ئەو سارێکی دروست کرد ئەو مۆلیدەیەکی دروست کرد ئەو نازام چی دروست کرد یعنی لێرە و لەوێ ئەو کۆمەڵێک گەنجن کە بە توانا و گیرفان و تاقە هینی خۆیان و من پێم وایە ڕێژەکە زۆر لەمە زیاتر ئەم تاقانە لە وڵاتە پێویستە ڕێزی لێ بگیرێت و لایەنی پەیوەندیدا دەعمی بکات و بیهێنێ ئەمە تەتویر پێ بدات تاوەکو هەم داهێنانی کەسەکە ئیبداعی ئەم کەسە زیاتر پەرە پێ بدا هەم بیکاتە نەوات و بنەمایەکیش بۆ تەشجیعکردنی گەنج و لاو لە وڵاتی خۆیە و هەم ئەو کەرتی تایبەتەش کە باسمان کرد بتوانێت ئەم داهێنانی ئەم تەتویری پێ باو بکاتە کەلوپەرێک و ئامێرێک ئەمە لە دنیا وڵاتان هەروە پێشکەوتون ئەم هەموو ئامێر و وەسائلی کە لە دنیا ئێستا ئێمە دەیبینین و دروست کراوە و جیهان بەمە ئەڕاتە ڕێوە هەر هەمووی چۆن دروست کراوە هەر هەمووی داهێنانی خەڵکە بەڵام شەریکات و کەرتی تایبەت لە وڵاتانە دێن قوتابیە کە لە ئامادەیە کە لە زانکۆیە تاقەیەکی هەیە توانایەکی هەیە پرۆژێ تەقدیمەکە یەکسەر فڵان شەریکە دێ پرۆژەکەی لێ وەرەگرێت ئەرکی خوێندنەکەی خاتە سەر خۆی پارەشی ئااتێ دەعمی شێکاڵێت تۆ هیچ مەکە بە زبیر بکەرە و تەتویرم پێ بکە و دواتر ئەم داهێنانەی ئەو دەبرێت لە فلان سیارە بەکارهێنێ لە فلان ئامێری کارەبایە بەکارهێنێ لە فلان هەشتێکە لە هەر بوارێکی جیاوازە دنیا هەروە پێشەکەی ئەوەی کە پێوتێت تەکنۆلۆژیا بەرەو پێش ئەڕوا تەکنۆلۆژیا بەشێکی بەرەو پێشبردنەکەی داهێنانی ئەم خەڵکەیە بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە نەک ئەمە وجودی نییە ینی حکوومەت تەشجیع بۆ ئەم بابەتە یا لایەنی پەیوەندیدا تەشجیع بەڵکو بە جۆرێک مامەڵی لەگەڵاکەن تەنانەت کەسەکە بێهیواشەکەن یعنی بێهیوای ئەکەن لەوەی کە کردوێتی ئیتر جارێکی تر نەچێتەوە بەلای ئەمەیە من هەند بەداخەوە لێرە لێ هەندێشتم بەرچاوکە و لە تۆڕە کۆمەڵاتەکانە هەندێک گەنج داهێنانیشیان کرد وشتی باشیان کرد بەڵام بە بێهیواکردنیان چون شتەکانی خۆیان شکان سووتان وازیان لێهێنا یعنی بێهیواکردنی گەنج ئاراستەیەکی زۆر خراپ و ڕۆحیەتی داهێنان ئەگەر ئێمە لە وڵاتی خۆمانە بینیمان چوار گەنجی داهێنەری بەهرەمەند تەشجیع کران و دەستیان گیرا بەتەکید ئەبێتە چی ئەبێتە قودوەیەک ئەبێتە پێشینەیەکی زۆر باش بۆ دنیای گەنجی تر ئەو گەنجەی تریش کە تاقەیەکیان هەیە کە سێر ئەکەن ئەمە حرمەت و ڕێزی هەیە لە وڵاتەکەیە و خەڵکێک هەیە پشگیری ئەم بابەتە ئەکا ئەوانش دەست ئەەکەن بەچی دەستەکەن بە داهێنانەکانی خۆیان و لە دوجارە ئێمە ئەتوانین ئەم ڕۆحیەتە زیندووکەینەوە بۆیە زۆر گرنگە ئەگەر شتێکی زۆر کەمیش بە گەنجێ کردی ینی لایەنی پەیوەندیدار لە وڵاتەیە حکوومەتە هەر موسسەیەکی ترەکە معنیە بە قەزەکانەوە حتا ئەگەر شەریکات و کەرتی تایبەتیش بە حکوومەت واز لێبێنین هەمومان دەڵێن ئەو کێشە و گرفتەی هەیە کەرتی تایبەتی شەریکاتیش لەم وڵاتە ئەوانش ئەرکیان لەسەر شانە کاتێک کە بابەتێکی لەم شکڵە ئەبینن ئەبێ هەوڵ بدەن زیاتر تەشجیعکەن ڕاگەیاندن زیاتر تەرجیعی کە ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بەڕاستی بە شئونی گەنجان و لاوان ئەرکیانە ڕۆڵیانە بێن ئەم گەنجە بەهرەمەندانە ئەم تاقانە لە وڵاتی ئێمە تەتویر پێبن چونکە من دڵنیام گەورەبوون و گەشەکردنی ئەمانە هاندانێکی زۆر باشە بۆ دنیای گەنجی تر لە وڵاتەکە ئێمە کە ئەوانیش دەست بن پرۆسەیە بکەن زۆر باشە لەسەر ئەو بابەتە ویستم پرسیارێک لە جەنابەت بکەم و هەر مەشورەتێکیش بە جەنابەت بکەم بەوەی کە ئاماژەت بۆدا ڕێکخراوەکانی تایبەت بە بواری گەنجان لە هەرێمی کوردستان گەنجان دەرخەن و بروزیان پێ بدەن لە بوارەکانی خۆیان ساڵانە دەبینین پێشانگە نێودەوڵەتیەکان لە هەرێمی کوردستان دەکرێنەوە تا چەندە پێویستە وەزدرەورە ڕێکخراوە ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی لە مافەکانی گەنجان و لاوان دەکەن بێن لە ڕۆژگارێکی وهادا ئەو گەنجانە کۆ بکەنەوە کە خاوەن بەهرەن بە پێشانگە بە خاوەن کارەکانیان بناسێنن بە لە پێشانگە نێودەوڵەتیەکاندا
بە شەریکاتەکانی نێودەوڵەتی بیان ناسێن کە ئەم گەنجانە ئەو خاوەن ئەو تاقەوتوانە و بارەیەن بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەستیان نەگرێ ئەوان سوود لە بیرۆکە و لە توانەکانی ئەوان وەربگرن. بەتاکید ئەمە پرۆسێکی زۆر لە هەموو دنیای جێبەجێ ئەکرێت. ساڵانە چەندین مولتەقا چەندین شوێنی بەیەکگەیشتن و پێشەنگا ئەکرێتەوە لە دنیاە بۆ گەیاندنی خەڵکە جیاوازەکان بە یەکتری. یەکێک لەو شتانە بگەیاندنی شەریکاتە بە گەنج. جا بە هەردوو شێوازەکەی ئەکرێ. هەندێک باڵێن مولتەقا و پێشەنگا ئەکرێتەوە کە شەریکاتی باش شەریکاتی ئەو وڵاتە کۆ ئەکرێتەوە لە بوارە جیاوازەکانە لە شوێنێکە و خەڵکی گەنج ئەتوانن بڕۆنە ئەو پێشەنگای و سەردانیکەن لەگەڵ ئەم شەریکاتانە ڕاستەوە خۆ کۆنتاکتەکەن و قسەکەن و لێەوە هەلی کار دەستە بەرەکرێ. ئەمە یەکێکە لە هەنگاوەکان پێچەوانەکەشی هەر دروستە ئەوەیە کە ئەو گەنجانەی کە توانا و تاقەیەکیان هەیە ئەوان پێشەنگا و مولتەقاکە ڕێگەخەن شەریکاتەکان بانگێشت دەکرێت بۆ ئەوە. ئەوەی یەکەمیان کە شەریکاتەکان وەبزانام لەم 1-2 ساڵی ڕابردووە هەندێک هەنگاوی لەو جۆرەم بینی لە کوردستانە شتێکی باشە و من تشجیعی زیاتر یەکەم کە شەریکات معرەزیان کردوتەوە لە نەتیجەیە گەنجێکی باش چون سەردانی شوێنەکەیان کردووە و چەندین هەلی کار دروست بووە چونکە شەریکەیەکە دەڵێ من 6 اختصاصم لە فلان و لە فلان و فلانەوێ کۆمەڵی گەنجی باشە چن لێوە شەریکەکە ئەناسن و هەلی کاری کا دروستێ بەڵام پێچەوانەکەیم بەڕاستی من نازام یان نەکراوە یا من نەمبینی و پێچەوانەکەی جەنابەت باست کرد بە شتێکی زۆر گونجاوی ئەزانم و شتێکی زۆر متەبعیشە لە دنیاە ئەوەیە کە ئەو گەنجە بەهرەمەندانە و ئەو ئیبداعاتە و داهێنانەی کە کراوە لە مولتەقایە لە پێشەنگای باشە تەڕحەکرێت و شەریکات و کەتی تایبەتی بۆ بانگ ئەکرێت تاوەکو لەوێ ئەو بەیەکگەیشتنە ڕوو بدە. تەنانەت یعنی لە وڵاتانی دنیاە کە ئەکرێ شەریکاتی دەرەوەی وڵاتەکەش بانگ ئەکەن بۆ ئەو مولتەقایە و تەجەموعێکی زۆر بەرفراوان و گەورە بێ. بۆیە ئەلێرەوە ئەو نقطەی جەنابەت دروژان حەزەکەم باسی ئەو کە مامۆستازانە مەسئلەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بە تایبەت کە ئێمە باسی گەنجەکەین ئەرکیان زۆر گرنگە و زۆر قورسە. بەداخۆ بارودۆخ و واقعی هەرێمی کوردستان وای کردووە من ڕێزم هەیە بەڵام بەشێکی ئەو ڕێکخراوانە بە ئەرکی خۆیان هەڵناستن و ئەو مەهامەی کە بۆی دروست بووە وەکو پێویست ئەدای ناکەن. ئەگەر نا ئەم هەموو ڕێکخراوە گەنجانە باباسی گەنجەکەین ئێمە ئەم هەموو ڕێکخراوە گەنجانە لە وڵاتی ئێمە هەن بەڵام لە مقابلی ئەوە گلەیەکیان لێ بکەین چالاشیەکانیان خزمەتکردنەکانیان بە گەنج فشار دروستکردنیان لەسەر دەسەڵات و حکوومەت و لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی گەنج بێننە پێشەوە لە ناو حیزبە سیاسیەکانە لە ناو حکوومەتە وەکو پێویست نییە نانتوانیوە یعنی با بڵێن هێزێکی فشاری گەورە بن لەسەر ئەم لایەنە جیاوازانەی کە باسمان کرد بۆیە بێ ئەوانش بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەڵبتن. ئەگەر تەنها ڕێکخراوەکان لە وڵاتی ئێمە کۆمەڵێک عینوان و کۆمەڵێک ناوەڕۆک و کۆمەڵێک ژمارە بن ئەو سەدان ڕێکخراومان هەیە لە بواری گەنجانە بەڵام لە دوجارە نەتوانن بە خەمی گەنجەوە بن و نەتوانن بەشێک لە ژیانی گەنج بگۆڕن لە دوجارە بنە شتێکی زیادە. ئەم قسەی من بۆ هەموو ڕێکخراوەکان نییە ڕێکخراوی ئەکتیڤ و چالاک و شتی باشمان هەیە بەڵام ڕێژەکەیان بە بەراورد بە واقعی هەرێمی کوردستان و ژماری ڕێکخراوەکان وەکو پێویست نییە. ئەگەر نا ئەوەی جەنابەت باسە کرد ئەرکی ڕێکخراوەکانە بۆ شتە هەستن. زۆر باشە. زیاد لە نیو کارژمێرە من لەگەڵ جەنابەت باس لە بێهیوابوونی گەنج دەکەین لە هەرێمی کوردستان. ئەو بێهیوابوونە دوجار هەر گەنجەکە خۆی وە کۆمەلگا زیانی لێ دەکا یاخود ڕۆژێک دێ بەڕووی دەسەڵاتدا بتەقێتەوە کبکردنی گەنج بە شێوێکی گشتی ڕۆژێک سەر هەڵدەدا بە تەقینەوە و ڕوژاندن بەڕووی دەسەڵاتداوە زیان لە دەسەڵاتە سیاسیەکە دەدا. بەنمونەی ئەوە کە لە شۆڕشی فەڕەنسا قوتابیانی زانکۆ شۆڕشیان کرد لە وڵاتانی بەهاری عەرەبی بە هەمان شێوە کۆمەڵە گەنج لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە باگەوازیان بۆ شۆڕش و بۆ ڕوخاندن و کەوتنی دەسەڵاتی وڵاتەکانیان کرد. بە هەمان شێوە ئێستاش دەبینین کە لە فەڕەنسا جارێکی دیکە لەک زەردەکان ڕژانەوە سەر شەقامەکان و خۆپشاندانەکان وڵاتانی دراوسێشی گرتەوە. لە هەرێمی کوردستانیش لە 7 شوبات بەدواوە هەتاکو ئەمڕۆ گەنجان و فەرمانبەران کە ئەوانیش هەرگەنجن ڕوو بە دەسەڵات دەڵێن نەخێر. ئەم بابەتە کبکردنەوەی گەنج و تواناکانی گەنج و پەراوێز خستنی تاکەی درێژە دەکێش ینی حکوومەت تاکەی دەبێت خەم ساردانە لەگەڵم بابەتە پەنجە نەرم کات. بە تاکید ئەمە بابەتێکی گرنگ و هەستیارە و پەردەپۆشکردن و بێدەنگ بوون لێ وەسپاردنی ئەمڕۆ بە بەیانی و کبکردنی و ئەوانە هیچ لە واقعەکە ناگۆڕێ غەیری ئەوەی کە زیاتر پەنگ ئەخواتەوە و تووڕێیەکە زیاتر ئەبێ و لە هەر لەحزەیەکە بارودۆخ و واقعێک بێتە پێشەوە ئەگەری تەقینەوە و ئەگەری ئەوەی هەیە کە شتی نەخوازراوی لێ ڕووبدا یعنی چکە لەو حاڵەتەیە کە شت لە وڵاتە بوو بە شۆڕش و بوو بە ڕاپەڕین لە دوجارە
حکوومەت و خەڵکەکەش هەموو بەیەکەوە زەرەکەن لەبەرەوە ئێمە ئەرکی حکوومەتە وەرکی پارتە سیاسیەکانە ئەم بابەتە زوو چارەسەر بکرێ ئەگەر نا سپاردنی ئەمڕۆی بە بەیانی و هێشتنەوەی ئەم بارودۆخە بەم شکڵە و زیاتر بێهیواکردن بەڕاستی ئەمە ئایندەی ئەم وڵاتە و ئایندەی ئەم تاقە گەورەی لە وڵاتی ئێمە ئەباتە حاڵەتێکی ناتەندروستەوە چونکە ئێمە تاقەیەکی مرۆیی زۆر باشمان لە بەردەستایە لە هەرێمی کوردستانە من نازانم بەس هەندێک ئیحسایاتم جۆ لێ بووە یعنی لە هەرێمی کوردستانە بازە 140 بۆ 145 ئەکرێت کە خەڵکی ئەم وڵاتە گەنجە ئەمە دەزمایەکی یەکجار گەورەیە تۆزانی مامۆسازانە ڕێژەی گەنج لە هەموو دنیا لە 118 لە 118 ینی 7 ملیار و ئەوەندە مرۆڤ لەسەر زەویە ئەژین لە 118 گەنجە هەموو دنیا بەڵام ئێمە لە کۆمەڵگەیەکیان لە 140 گەنجە ئەمە تاقەیەکی مرۆیی یەکجار گەورەیە وڵاتێکی وەکو کەنەدا لەم ڕۆژانە ڕایگەیاند کە بۆ 3 ساڵی داهاتوو 1 ملیۆن پەناهەندە وەرەگرێت بەشێکی زۆری ئەو پەناهەندانە دیاری کردو کە دەبێت گەنج بن بۆ پێویستی بەدەستی کارە لە وڵاتەکەی خۆیان ئامادەیە گەنج 1 ملیۆن گەنج لە هەموو دنیا وەربگرێ بیباتە وڵاتەکەی خۆیەوە پارەشیان بداتێ و خزمەتیان بکە وەکو دەستی کار بەشێ لە وڵاتانی ئەوروپا کە ئێستا گەنجانی ئێمە کۆچی بۆ ئۆکەن و ئەڕۆنتیایە ڕاستە بەشێکی مرۆیە بەڵام دیوێکی تری لایەنە مرۆیەکەی کە خەڵکو لاجی وەرەگرن بریتی لێ دەستی کاریان پێویستە لە وڵاتەکانی خۆیانە چونکە بڕۆی لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە 121 ئەو وڵاتە گەنجە لە وڵاتانی تری ئەوروپیا ڕێژەکان زۆر کەمن بۆی ئەوان باش لەو مەفهومە تێگەشتون ئەزان ئەگەر ئەم توانە مرۆیی لە وڵاتەکەیانە نەبێت کەم بێ بنیادنان و داهێنان و دەستی کار و بەرهەمەکانیان هەمووی تووشی خەلەل و گیر و گرفت دەبێت بەڵام بە پێچەوانە و لە وڵاتی ئەمە ئەم ڕێژە باشە هەیە لە توانا و وزەی مرۆیی گەورە کە تۆ ئەتوانی بەکاری بینی و ئاراستەی بکەی بەڵام ئەگەر نەتوانی لەم فەوزایە جێت هێشت ئەو کاتە هەریەکە بە ئاراستەیەک بەشێکی ناومێ دەبێت بەشێکی سەری خۆی هەڵەگری ئەم وڵاتە جێ هەڵێ بەشێکی دەبێتە تاقەیەکی کپکراوی نابەرهەمهێن کە دەبێتە کۆڵ بەسەر کۆمەلگاوە لە دوجارە و دەبێت حکوومەت و کۆمەلگاش مەسرەفی لێ بکات چونکە ئاگادارمان لە ئاگاشمان لەوە بێ کە تۆ نەتوانی ئاراستەیەکی بە تەکید بەشێکی لەمە دەبێتە بار بەسەرتەوە دەبێت پارەی بیت و خزمەتی بکەی ئەمە نقطەیەکی زۆر گرنگە کە جەنابەت دروژانن بەڵێ ئەبێ ئاراستە بکرێن بە باشی و ئەگەر نا لێرە و لەوێشتی تر سەرهەڵەدا زۆر باشە بابەتێکی جەوهەری ماوە کە پێویستە تیشی بخەینە سەر ئەو لایەنەش بریتە لە ئەوەی ساڵانە هەزارها گەنجی ئەم وڵاتە کە لە زانکۆکان خوێندن تاوا دەکەن لە پەیمانگاکان خوێندن تاوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکی نییە بۆ دامەزراندنیان و تەنانەت ڕێژەیەکی زۆر کەمیشیان بە وانەبێژ و بە گرێبەست لە ناوەندەکانی خوێندندا دادەمەزرێن و بینیمان لە ساڵانی ڕابردوو یەکەمی کۆلێژە پزیشکیەکان هاتنە سەر شەقام بۆ ئەوەی کە دان مەزرێنن لە بەرامبەردا ئەوانە کە هەلی کاریش لە بازارەکاندا دەست ناکەوێ وەکو چۆن قسەیەکێ دەڵێ ئەو گەنجانە لە شوێنی خۆیان دەکوژێنەوە دەبینین کە پرۆسی هاوسەرگیری تەواوی شەریحەی کۆمەلگا کە جەنابەت فەرموود لە سەدا چلی کۆمەلگەی کوردی گەنجە ئەو سەدا چلە لە پرۆسی هاوسەرگیریش دواکەوتووە کۆمەلگەی میسریش بەو قۆناغانەدا تێپەڕی کە ئێستا گەیشتۆتە ئاستێک کە زۆربەی گەنجەکانی تا نەگاتە تەمەنی 40 ساڵی ناتوانێت پرۆسی هاوسەرگیری پێک بێنێت ئەم بابەتە کە هەڵاوسانی تێدا دروست بووە لە ساڵانی ئایندە لە ئایندەیەکی نزیکدا لێکەوتەکانی دەردەکەون تا چەندە لە زیان لە کۆمەلگەی کوردی دەدا لەو شەریحەیە دەدا کە بە هیواوە ساڵانێکی زۆر لە خوێندنگەکاندا لە زانکۆکاندا پەرە بە توانە زانستیەکانی خۆی دەدا بەڵام دواتر هەم لە کارکردن هەم لە فەرمانبەرێتی و دامەزراندن لە کەرتی حکومیدا هەم لە دەستی کار و لە کەرتی تابەت لە بازار دوا دەکەوە هەم لە پرۆسی هاوسەرگیریش دوا دەکەوێت بەڵێ بە تاکید هەموو عملیەکە پێویستە بەوە ئەگەر لە دوجار ئێمە نەتوانین معالەجەی ئەمە بکەین وردەوردە کۆمەڵگەی ئێمە ژەبێتە کۆمەڵگەیەکی پیر وە کۆمەڵگەی کە بووین ئەو ڕێژەی گەنجە لە ناومانە کەمی کرد جا بە ڕۆشتن بێ و بەجێهێشتنی ئەم وڵاتە بێ یا بۆ پرۆسەی ئەنجامنەدانی پرۆسی هاوسەرگیری باسی حاڵەتی میسرت کرد بەوەش بێ هەر تۆ لە نەتیجەیە ئەوەش بەشێکە لە ئەمنی قەومی وڵات چونکە ئەم معادلانە معادلاتی زۆر گرنگن دایمان وڵاتان حتا لە بواری عسکەریە کە دوو وڵات بەیەکەوە شەڕەکەن زۆر لەسەر ئەم ڕێژانە بە وردی دراسی ئەکەن ئەو وڵاتە گەنجی چۆنە گەنجی چۆن نییە بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە یعنی ئیتر لەمە بەدواوە پێویست بەوە ئەکات کە حکوومەت لەم وڵاتی ئێمە بیری جدی بکاتەوە ئەوەی کە تێپەڕی بەس بیری جدی بکاتەوە
ئەرکێتی کە ئەم تاقەیە لە وڵاتەکەی خۆیان هەیەی چۆن ئەتوانێت بەکاری بێنێ. من ناڵێم من لەگەڵ ئەوە نیم هەرگیز و هەرگیز ئەم خەڵکە هەمووی ببرێ و تەعین بکرێت. ئەوەی کە لە ڕابردوو کراوە ملیۆنێک و ئەوەندە فەرمانبەر لە هەرێمی کوردستانە و ئێستا بەشێکی زۆری بۆتە بار بەسەر ئەم وڵاتەوە و میزانی و بودجەیەکی زۆرە باوە دابین ناکرێت، بەشێکی بەهۆی ئەو سیاسەتە هەڵەیە بۆ لە ئیدارەدانی ئەم وڵاتەیە و ئەو منافەسە حیزبیە ناشەریفە بووە کە ئەم بارەی دروست کردو بەسەر حکوومەتەوە. ئەمەش دەبێت چارەسەر بکرێت. بەڵام لە مقابلی ئەوە من لەگەڵ ئەوەم کە دەبێت حکوومەت ئیش بکە کە وەک باسمان کرد کەرتی تایبەت فعلی و ئەکتیڤکە لە وڵاتی ئێمەیە و هەلی کار دروست بک بۆ گەنجەکان بۆ ئەوی بتوان ئەم گەنجانەی کە لە زانکۆکان تەخەڕوجەکەن یا لە دەرەوەی زانکۆکانیشن خەڵکێکی تریشمان هەیە کە نەی خوێندووە و ئەیژ مافی ئەوەی هەیە لە وڵاتەیە ئەرک ئیشی دەست بکەوە و کار بکە بتوانرێت یعنی وەکو تاقەیەکی ئینتاجی سێر بکرێ و داخڵی ناو کۆمەلگا بکرێتەوە جارێکی کە چونکە دروستبوونی ئەم جیاوازیە لە بینی گەنج و باقی کۆمەلگاکەی ترە هەتا ئەم گاپە هەتا ئەم با بڵێن بۆشاییە زیاتر بێت ئێمە زەرەری زیاتری لەکەین. لە خاڵێکی ترکە ئەرکی گەنجان ئێمە ئەوشمان لەبیر نەچێ مامۆستازانە ئەرکی گەنجان ئەوەیە لە وڵاتی ئێمەیە ڕاستە ناومێدی هەیە، ڕاستە من تێئەگەم لەوەی بێتاقەتی هەیە، ناڕەحەتی هەیە، واقعێکی دژوار هەیە، ئیژ نییە، هەلی کار نییە، میزانی نییە، جیاوازێکی زۆر لە بینی دوو شەریحەیە دروست بۆ لە نێو کۆمەلگایە، بەڵێ گەندەڵی هەیە، بەڵێ دیادەی ناشرین و قێزەون لە وڵاتی ئێمە هەیە. بەڵام لە مقابلی ئەوەیە گەنجانی وڵاتی ئێمەش لە بیریان نەچێ ئەرکی گەورە لەسەر شانیانە لە بەرامبەر وڵاتەکەی خۆیانە. حکوومەت هەلی کار ناڕەخسێنێ، حکوومەت کەرتی تایبەت ئەکتیڤ ناکە، بەڵام ئەو دەبێ هەوڵ بدا ئەو توانە و تاقەی خۆیەتی بەبێ پسان بەبێ بێهیوابوون هەوڵ با بەکاری بێنێ، هەوڵ با بڵێن واقعی ئەم وڵاتی ئێمە کە هەیە لەگەڵ یا خۆی بگونجێنێ بە ئاراستەی ئەوەی کە ئەو وزە و تاقەی کە هەیەی بەکاری بێنێ دەستی لە کاری ئیژیر بێت. واتە توانای ئیعلامی هەیە، توانای سەقافی هەیە، توانای ئیشکردن و دەستی هەیە و کۆمەڵە گەنجی زۆر باشیش لە وڵاتی ئێمە توانیویانە بەڕاستی لەم بوارەیە جێدەستیان دیار بێ و تەفەوق بکەن و بتوانن بەشێک بن لە پێشینەیی بۆ گەنجەکانی تر. بۆیە ئەرکی گەنجان ئەوەیە تکایە چاوەڕوانی تەنها حکوومەت مەبن، چاوەڕوانی ئەوە مەبن فەرموتان لێ بکرێ، ئێوە دەبێ هەوڵ بدەن کە وزە و توانەکانی خۆتان بەگەڕ بخەن بۆ ئەوەی داهاتووی کەش بۆ خۆتان بنیاد بنن. زۆر باشە. ئەگەر زۆر بە کورتی وەڵامی دوپرسیارم دەیتەوە، زۆر جار لە دیداری پامنێرانی دەستگا ڕاگەیاندنەکان کاتێ مایک دەباتە بەردەمی هاوڵاتیەک دەڵێ حکوومەت هەیە، زۆربەی کات هاوڵاتیەکە وەڵام دەداتەوە دەڵێ نەخێر. ئەگەر من لە جەلامت بپرسم کە زۆر جار دەبینین دەستی حکوومەت نابینین لە زۆربەی کایەکانی ژیان و بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان، دەکرێت بڵێن حکوومەت هاوڵاتی بەڕێوە دەبا یاخود هاوڵاتیان حکوومەت بەڕێوە؟ والله هەموو معادلەیەکی زۆر ئاڵۆزە لە کوردستانە لە هەموو دنیای حکوومەت خەڵک بەڕێوە وڵاتی ئێمە زۆر ئاڵۆزە بۆ لەبەر ئەوەی جەنابەت باسی کرد ئەو هاوڵاتیە کاڵی حکوومەت هەیە، ئەو حکوومەتی بۆ ئەوێ حکوومەتی خزمەت گوزاری پێشکەشکە، ئاوی هەبێ، کارەبای هەبێ، ڕێگای هەبێ، بژێوی هەبێت، یعنی ئەوەی کە مستلزەماتی پێویستیە. بەڵام کاتێک ئەوانە وەکو پێویست نابێنێ لە وڵاتەکەی خۆیان مافی ئەوە هەیە ئەو پرسیارە بکە ئەرێ حکوومەت هەیە خێرە، یعنی خۆ ئەگەر کابراوتی حکوومەتداری بم شکڵە بێ خۆ لەوانەیە هەرێکە لە ئێمە بتوانین چەندین حکوومەتی لەم جۆرانە بەڕێوەبەرین، بەڵێ ئەرکی حکوومەتە ئەم خزمەت گوزاری سەرەتاییانە بۆ خەڵک دابین بکە. بەڵام کە نایکات خەڵکیش بەڕاستی مافی ئەوە هەیە و پرسیارە بکە ئایا حکوومەت هەیە یا حکوومەت نییە، چونکە حکوومەت دەبێت لێکەوتەکانی لە نێو کۆمەلگای دیار بێ. حکوومەت تەنها مەجلیسێک نییە لەسەرەوە و کۆمەڵی خەڵک و دانیشتن و چاکت و پانتۆڵ و وێنباخیان بەستۆ و بێن و بڕۆن و ئەوە ئەمە دەبێت لێکەوتەکەی لە نێو کۆمەلگادا لە واقعە دیار بێ. ئەگەر دیار نەبوو خەڵک مافی خۆتی و پرسیارەکە. زۆر بەڕێز ئەندازیار محەممەد ئەحمەد ماستەر لە بەڕێبردننی کار، زۆر سپاس دەکەن کە لە تەوەری ئەم جارەی بەرنامەدا لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێزیشت. بینەر ئازیز و خۆشەویستەکان، تا دیدار و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. شەوێکی شاد بۆ مولایەک خواتان لەگەڵ.